لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی یاسایی و پاش ئەوەی تێبینیمان کرد کە ئەم دوو کۆمپانیا بەڕێزە گرفتگەلێکی زۆریان بۆ هاونیشتیمانیان و بەشداربووان دروست کردووە لەوانە یەک لە گرفتی نرخدا کە گرفتێکی زۆر لە نرخەکانیان هەیە لە یەک کارتێکی ئاسیایی یعنی لە کارتێکی ئاسیایا کۆڕک 2000 دینار لە هەر هاوڵاتیەک یا هەر بەشداربوویەکی ئەم هەرێمە بە زیایە وەرەگرن ئەمە بەدەر لەوەی چەندین گرفت و کەم و کورتی تر لەلایەن ئەم کۆمپانیانەوە هەستی پێکراوە دەیان هێڵی علوجیان هەیە کە بەناو علوج ناوزەند دەکرێت و ڕۆژانە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئێمە بێزارەکەن و سەرباری هەموو ئەو داهاتە زۆرەی هەیەە نەیانتوانیوە کۆنتترۆڵێکی جۆری کۆنتترۆڵێکی وەها بکەن کە بتوانن چارەسەری بکەن دەیان گرفتی یاسایی دروست کردووە لە دادگاکانمان ئەمە لەلایەکی تر بە پێی هەردوو مادەی 456 و 456 لە قانون عقوباتی عێراقی کە کارتێکی 5,000 یا 10,000 مەفروزە 10,000 دینار بێ وەکو غەش 12,000 دینار وەرەگرن بۆ ئەمە بەستە ئێمە سکاڵا تۆمار دەکەین و پاڵپشت وە تۆمار دەکەین و بەردەوام بە دەبین تا ئەو کاتەی پاڵپشتیوانی و پاڵپشتی هاوڵاتیانی خۆمانە بین بۆی ئەو مافە بۆ هاونیشتیمانیان بگەڕێنینەوە بەدەر لەوەش قەرەبووی ئەو 4 ساڵەی هاونیشتیمانیان بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێگەی دادگا بکرێتەوە و سوپاس بۆ ئێوە بۆ هاوڕێ و هاوپشەم کاک هاوڕێ بە دیاریکراوی وەزارەتی گواستنەوە گەیاندنی هەرێمی عێراقتان ئاگادار کردوتەوە لەم کێشەیە ئێمە سەرەتا لە ڕێگەی موسسەکانی حکومەتی هەرێمی کوردستان دادگای هەرێمی کوردستان پەنا بۆ ئەم جۆرە کەیسە دەبین و دواتر ئەگەر خوا نەخواستە بێئومێد بین لێرە ئەکید پەنا دەبینە بەر حکومەتی مەرکەز و بەغدا و ئیتیساڵاتی بەغداد بەڵام تەمەنە ئەکەین لێرە لە هەرێمی کوردستان ئەو مافە بۆ هاونیشتیمانیان بگەڕێتەوە بۆ ئەوەی لەوە زیاتر هاونیشتیمانیانی ئێمە زەرمەند نەبن بەدەستی ئەم کۆمپانیانەوە.